بەڕێزان لەبارەی دیاردەی خۆرگیرانەوە قسە دەکەین لەسەر ئەوەی کە لە پێرەوە باس لەوە دەکرێت ئەم دیاردەی خۆرگیرانە دەبێتە هۆی مردنی ملیۆنان کەس. هەر بەڕاستی لە ڕووی زانستیەوە هیچ بنەمایەکی هەیە ئەمە ئەم خۆرگیرانە بێتە هۆی مردنی ملیۆنان کەس لە هەمان کاتە کەی ڕوودەدات بۆچی لە هەندێک لە شارەکان لە وڵاتەکان بەپڕی ڕوودەدات لە هەندێکی دیکەی نیمچەیە. لەگەڵ بەڕێز دکتۆر حسێن رابی مامۆستای زانکۆ گفتوگوێم بابەتاکەم. دکتۆر بەخێر بیت. ساقۆم بژی سپاس. زۆر بەخێر بیت. دکتۆر وتە گۆرانیە کە بۆڵێن بۆ ئەم جلە بەڵێ بە کاتێکم جلە کوردی لە بەرایە خەڵک چاوەڕێکم گۆرانی بڵێ قەیچێکە گۆرانیەکەمان بۆ بڵێ زۆر ئاساییە توانیت بڵێیت. نا بۆ جارێکیکە گۆرانیەکە بۆ جارێک ئەگەر کۆپلەیەکی کورد بێ بۆ بۆ جارێکی باشە کێشەمانە. دکتۆر بابی لەسەر بابەتەکەی خۆمان دیاردەی خۆرگیران ئەم دیاردەی خۆرگیرانە چۆن ڕوو ئەدات و بە دیاریکراوی ئەمەی ئەم جاران کاوترێ دوای 10 ساڵ ڕوو دەداتەوانێ چ شوێنەگەگرێتەوە؟ بۆ یاردەی خۆرگیران شتێکی ئاساییە ئیمساڵ زۆر کەم ڕووەدا بەس هەموو ساڵە 2 بۆ 3 جار ڕوویە بەعام. بەڵام ئەمەی کە ئێستا هەیە ئەمە لە هین ڕوویە بڵێن لە سەر زەریای ئەتڵەسی. یعنی مەسەلەن ئەگە کوردێ لە ئایسلند هەبێ ئەیبینێ، لە گرینلندیش هەبێ ئەیبینی، بەس گرینلند من پێمان یە کوردی لێوێ دەوانێت لە ئایسلند 1-2 تەلەبەی لێوێ چەند کەسێکی لێبێ لە ئایسلند دەبینن لە گرینلند دەبینن لەو دورگانەی واقواق ئەوە کە لە عارف و معروف پێڕەن واقواقدا و هەناوەگەشتیان بە هەر ئەوەیە ناوە ئەسڵیەکەی ئەوانەی کە هینی ئیسپانیا و پورتەقاڵ ئەو منتەقانەیە کەوتە سەر ئەتڵەسی سەردەمێک کۆتایی دنیا ئەویا بوو. ئەوە لەوێشە ئەبینرێ بە تەواوی ئەبینرێ. ئەم جار ئەڕوات بەرە و ئەمریکای باکوور و کەنەدا و بڵێن هەنێ ویلایەتی ئەمریکا لەوێش بە شێوەی باشەکیە بینێت مەشاکە ها ینی بە سەری سەرەوەی زەوی گۆی زەوی حەسێبێتی لە سەری سەرەوەی گۆی زەوی ئەو خۆرگیرانە ڕوئەیە وەلای ئێمە نابینێ 6.5 لە کوردستان چۆنە؟ نابینێ 6.5 مەدەست پێگە شەوە لێرە شەوە خۆری لێریەویگیرێنە بەس دەوێگیری پەیوەندی بە چێوە هەیە لە هەندێک شوێن نیمچەیە لە هەندێک پەیوەندی بەهینە بۆ گۆشەی لێدانی خۆرەکەەوە هەیە گۆشە لێدانی تیشکی خۆرەکەەوە هەیە زەوی خڕە باشە خۆریش کە ئەسوور ینی بڵێن خۆر کە ئاسۆڕیا زەوی بە سەوری خۆرا ئاسوورەتەوە گۆشە لێدانەکەی بە شێوازێکە لە هەنێ شوێنە بە تەواوی بڵێن زەوی خۆردا ناپۆشە بەس لە هەری شوێنە بە تەواوی دایپۆش. دکتۆر ئەوە چەند ڕۆژێکە باس لەواکرێ ئەم خۆرگیرانە مەترسی هەیە بۆ سەرژیانی مرۆڤ باس لەواکرێ ملیۆنان کەس گیان لە دەسەدەن ئەمە هیچ بنەمایەکی زانستی هەیە؟ نا بەس ئەوە باسی شتێکی ترەکەن خۆرگیران نا ئەوە هیچ بنەمایەک پەیوەندی بۆ نییە بەزەمان شتێکی ترە لێن زۆر خۆشەوە ئەڵەن هێزی کێشکردن لە پڕ نامێنێ. دەبان هێزی کێشکردن چییە؟ هێزی کێشکردن ئێمە هەموو شتێک کە بارستەی هەبوو ینی مەسەلەن بڵێن ئێ من و تۆ هەر هەموو ئەم شتانە هێزی ئەخینە سەر یەک بۆ هێزە یەکتری ڕاکێشین هێزێکی کێشکردنیە. خۆر زەوی بەو هۆکارە بە دەوری خۆرا خوڵێتەوە مانگ بۆ هۆکارە بە دەوری زەویا خوڵێتەوە ئەو هێزەیە ئەو هێزە وەکو پەتێت تۆگە بەردێ بێنی شتێ بێنی بە پەتێکەوە ڕایگرە بیخولێنەوە بۆ شێوەزە ئەوە ئەو تەقریبەوەکو ئەو پەتەوایە ئەو پەتەوەیە کە شتە ڕاگرێ شتەکانە خوڵێنێتەوە. ئێستا تۆ حەسێبێکە لە پڕە و هێزە نەمێنێ لە پڕە و هێزە نەمێنێ هەنی هەموو ئەم هەزارە و ئەستێرە و مەجەڕات و ئەمانە هیچ شتێک نییە ڕایانگرێ هەمووی بڵێن ئەڕۆخێن بەسەریەکە. یعنی مەسەلەن مانگەکەوێتە سەر زەوی زەویەکەوێتە سەر خۆر هەموو ئۆگانتیش دێ و ئەوەیش نییە کە تۆ بڵێ چرکەیەتر نەمائیتر ئەگەڕێتەوە نایەت ناگەڕێتەوە تەواو هەموو تێکەچێ یعنی بڵێن لەگەڵن حەوت چرکە هێزی کێشکردن نامێنێ ئەگەر حەوت چرکە هێزی کێشکردن نامێنێ یعنی نە کۆمەڵی خۆرەمێنێ نە ئەستێرەی ڕێگەی کاکێشانە مێنێ هەمووی داربێ بەسەر یەکە تکامی لە کۆنتترۆل دەرەچێ و ئەوەیە کە ژیانیش نامێنێ تەوان ئەو شتە خەیاڵە چونکە جیهان گردردون بەپێی هەنێ یاسا و ڕێسایە هیچ کەس ناتوانێت دەستێوەردان لەو یاسا و ڕێسانە بکە. ئێمە لە چوارچەوەی هەنێ یاسا و ڕێساین ئەو یاسا و ڕێسانە ئەم گردردونە بەڕێوە بن وە گۆڕانکاری تیاندا مستحیل ئەرزان ڕێگە پێدراو نییە چکە یەک تۆز گۆڕانکاری کە تیاناوی هەموو شتێتیاچێ هەموو شتێکیم گردونە بەپێی وتەی ستیڤن هاوکینگ ئەم گردونە بەپێی یاسا بەڕێوەچێ بەپێی ڕێسا بەپێی یاسا بەڕێوەچێ و هیچ پارلەمانێکیش نییە کە بتوانێت ئەو دەستکاری ئەو یاسا و ڕێسانە. باشە
باس لە بارینی نەیزەکە کرا ئەمڕۆ شتێکی لەو جۆرەیان باسکەمان چۆنە؟ ئەو نەیزەک تەبعاً تۆمە لە زەوی ئێمە بەشێکە لە کۆمەڵەی خۆر، کۆمەڵەی خۆریش لە شوێنێکایە کە پشتێنەیەک داگیری کردووە. ئەو پشتێنەکە پێڵام پشتێنەی کۆپەر کەوێتە ئەو دیەوە. لەویا کۆمەڵێکی زۆر بڵێن بەرد و شتنی ئاسمانی تر هەن وەکو نەیزەک و وەکو کلیکدار و هەموو ئەمانە هەن. ئەمانە هەنجار بە لێشە و هەنجار بە دانەدانە دێنە ناو کۆمەڵی خۆرەوە. بەشی هەرە زۆریان هەسارەی مشتریان هەڵیەمژێ ڕایکێشە بەرەو خۆی چونکە هەسارەی مشتری گرنگیەکی زۆر گرنگی هەیە بۆ پاراستنی ژیان لە زەویە. چونکە بەشی زۆری نێزەکان ئەوەی بە چونکە مەسەڵەن تۆ بڵێن 1000 نەیزەک بیا لە زەوی. ئێمە پشتێنەیەکی بڵێن شتێکی زۆر باشمانەیە کە ئەمان پارێزیش بەرگە هەوایە، بەڵام ئەگەر ژمارەکە یەکجار زۆر بێ ئێتر بەشێکیان دێنە ژوورە وەک چۆن ئێران مەسەڵەن بڵێن کە موشکبارانی ئیسرائیلەکە ئیسرائیل پێینێکی بەرگری زۆر باشی هەیە، بەڵام بڵێن 500 ئیرۆری هەیە 100 دانێتی یەگرێ 5 داری لێدا. ئەوشەوەیە کە تۆ مەسەڵەن بڵێن 1000 دانە نەیزەکە و چەندانی هەر تێپەڕێ وێ بەهۆی ئەوە ژیان لەسەر زەوی نەمێنێ. بەڵام ئەوەی کە بڵێن مشتری بەو هینە گەورەوە کە هەیەتی هێزە کێشکردنە گەورەوە کە هەیەتی زۆربەی هەرە زۆری ئەو نێزەکانە بەرەو لای خۆی ڕاکێشێ وەگەر چەندانێکیش بگەن بە زەوی ئەو چەندانە بەرگە هەوای زەوی ئەیسووتێنێ ئەنە جارە شارێکە کەون لە زەوی زۆرجار کەوتوو. دکتۆر لەو حاڵەتانە خەڵک ئەبێت چی بکات ینی بۆ پارێزگاریکردن بە تایبەتی لە بابەتی خۆرگیران ناوێ پترسی چی بکەیت؟ ناوێ پترسی خۆ پێشبینی ناکرێت. هەنێک کەسێ ئەچێت سێریەکە دیمەنێکی جوانی ئاسمانی خۆر نابێ خۆر ئاگاداربی سێری نەکەی خۆر کە لە کاتی گیرانە بۆ چەند کوردی کە لە ئایسلەندۆمانە هەن سێری نەکەن چونکە مەترسیدارە چونکە چاوت چونکە خۆرەکانم سێری هەر ڕووناکیێ بکەیت چاوت ئۆتۆماتیکی داخرێ ئەو داخرانی چاوە گلێنی چاوتە پارێزیێ باز ئەگەر خۆر کە هینە بێ ئەگیرێ کزە بێ کە کەس بوو ئەمجار ئەو درەوشاوێنیە کە چاو ئۆتۆماتیکی دابخرێ و ئەوەیە کە هەنێ تیشکی زیان بەخش لە بەرگە هەواوەتی ئەنی بڕن تێپەڕن و دێنە یان لە ناو چاو چونکە داناخرێ یان لەو خانانە کە بۆ چاو زۆر گرنگن ئەبن ئەنە دەروی بەهۆی کوێری ئەوە زۆر مەتەرسیدارە ئەبێت سەیری خۆرگیرانەکەی حتمەن بە فیۆرتەری زۆر ئەنەوە سەیری بکەین نابێت سەیری بکەین ئەوە بەڵام بۆ ئەو نەیزەک و ئەمانە ناوە مەتەرسیدار نییە یا لێت یاوت کوژێ یان ناوکوژێ وەکو فیشەکە وایە بینی بەسەران بە سلێمانیەوە تۆ گەیگەوەیە ناترسی چونکە بەرێکەکەکەوێت دکتۆر حسەن لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو جیاواز لەم بابەتە باسی شتێکت کرده بوو ئەم گرانی بنزینە سوودی هەیە بەڕاستی ینی ئەوەی کە شۆفێران نیگەرانن لە گرانی بنزین سوودی ئەم گرانی بنزینە چییە ئەوەی کە تۆ باسی نەخۆی بەڵێ هەنەکە پێ ڕەبتی بە علمەوەنەوە بەسەوە شتێک من لە هینا دامنە نازانم بۆچی خەڵکەونە هەستیارن نەتەر شتەکان بن پۆستێکی سادە بوو دامناکە بڵێ ئێمە هەرزانی بنزین ینی بڵێن نەوت هەر لە وڵاتانی ئەم لەم جۆرە وڵاتانە ئێران بێ عێراق بێ سعودیە بێ هەر کامێکامێ نەوت بۆ بەهۆی ئەوە کە هیچ پێشکەوتنە دروست نەبێ تۆ تماشای و تورکیە بکە تۆ تماشاکە مەسەر ئەنقەرە من پێتەڵام بە دڵنیاییەوە ئاستی ژیانی خەڵکی سلێمانی لە ئاستی ژیانی ئەنقەرە و ئیستانبول بەرزترە ئەوە داهات وەکو داهات وەکو هینی داهات وەکو داهات بەڵام هین بڵێن میکانیزمی ژیانی ئەوان خۆشترە ینی مەسا تماشاکی لە شارێکی وەکو ئەنقەراتەوە مترۆتەیە ترامواتەیە ئەو هەموو پاسەین و شتەوەدەیە جادی پان و پۆرتەیە بەڵام لە سلێمانی هیچ کەونەمانە نییە هۆکارەکە یەک شتە تۆ پشتە بەستی بە سەرچاوەیەکی هەرزانی بەلاش هەتا ئەو سەرچاوە هەرزانە بەلاشە هەبێ ئێمە پێشکەوتن لە ژیانمانە دروست ینی تۆڵێ تا بنزین گرانتر بێ ژیان ناکە تا گرانتر بێت تۆ بێ مەسەلەن ساپۆرتی ئەوانە بکەیت کە ژیانیان لەسەر بنزینەکەیە بەڵام لە هەمان کاتیشان ئەبێ لەوانە زۆر وەربگری کە مەسەلەن ئەو بنزینە یان بنزینە بەکارێ هێن بەس بۆچی مەسەلەن بۆ سەیران بۆ مەسەلەن بپەرت کابرا لە کەلارەوە مەسەلەن ئیشیە لە زاخۆ لە جاتیە وەسواری نەقلیات بێ چونکە بنزینەکە هەرزانە ڕێک بە سیارەکەی خۆی ڕێکەوێ بۆ هین ئەنی ئەبێ
هینی ئەمانە گران بکرێ بۆ ئەوە هەم ئەو داهاتەکەی بڵێن بۆ هەم بۆ ژینگە بەکار بهێنرێ و هەم مەجالش بکرێتەوە نەقلیاتی شارەکان گەشتەکانت خۆش بێ. سپاس بۆ دکتۆر حوسێن رابی مامۆستای زانکۆ لە ناوین لەگەڵماندا بوو. سپاس بۆ ئێوەش کە تام ساتە بینەری ئەمە بوون. ناوینی ڕۆژ پێشکەشکرا شاد بن.